جه دنگ امریکا لواشنطن پایتخت سلاوین هفکار من ناسو جبار و من صالح دمیجر بو بینر هجا دمجمیر حیشت بیانیه بدما واشنطن ام خلک کنویا برنامه کرد کانکشن یاکوب آوای کی زندی لسر کانال ان آر تی و همی پلتفرم دنگ امریکا تی بلاف کرن جو بینر هجا را پیشکش دکن آسو تبخیراتی تیم کرد کانکشن صالح زور سپاس هاوکات برنامه امرومان زیاتر سنگ دخینا سر دوایمین پیشاتەکان و خۆپشاندانە ناڕزایەکانی ئێران و کاردانەوە جیهانیەکان. ام هروها بحثا پیواژون داوی لکامپا هولیا با کروجلات سوریه و هن مجاری دنجی دکن. میدیاکانی ئێران بڵاویان کردوتەوە ئەوە دووەم جارە ئێران باڵیۆزی بەریتانیا بانگێش دەکات لە دوای سەرهەڵدانی خۆپشاندانە سەرتاسەریەکانی وڵاتەکە لە مانگی ڕابردووە. ئەمە تومەتەکانی دەستێوەردانی ڕۆژاوا زیاتر دەکات بەوەی کە ئێران تومەتباریان دەکات کە دەستیان هەیە لە تاوسەندنی ناڕەزایەتەکاندا. ئێران پێی وایە دوژمنەکانی وەکو ئەمریکا تومەتبارن بە ڕێخستنی خۆپشاندانە ناڕەزایەکان کە گەورەترین ئاڵنگاریە بۆ دەسەڵاتدارانی ئێران. خۆپشاندەران داوای ڕوخانی کۆماری ئیسلامی دەکەن و داوای مەرجی خامنەئی دەکەن. ئەو گرتە ڤیدیۆیانەی ڕۆژی چوارشەمە لە سۆشیال میدیا بڵاوکرانەتەوە دەرکەوتووە کە کچانی خوێندنگە ئامادەیەکان لە تەران حیجابەکانیان فڕێدەدەن و دروشمی مەرگ بۆ ئایەتوڵڵا عەلی خامنەئی دەڵێنەوە. دەسەڵاتداران بۆ سەرکوتکردنی خۆپشاندەران ستەمکارێکی کوشندە ئەنجام دەدەن. ئەمەش ئاماژەیە بۆ نیگەرانی گەورەبوونی خۆپشاندانەکان لە کاتێکدا هەندێک لە چاودێران پیان وایە حکومەت لە ڕوخاندایە. شاید حاڵەکان ڕایانگەیاندووە وەک لە پۆلیسەوە پۆلیسی ئاژاوەژێڕی دەڵێت کە ئێران ڕۆژی چوارشەمە لە چەند شارێکدا جێگیر کراون پۆلیسی ئاژاوەژێڕی بە تایبەتی لە دەوروبەری زانکۆکان کە خاڵێکی سەرەکی خۆپیشاندانەکانن. لە ناوا ئێرانێ خۆپیشاندان بەردەوامن و ئەف ژی هەن دیمەنێن هەنێک جوان خۆپیشاندانان. دادواری ایران درباره کشتن کچک گنج که د خۆپیشاندانین دژی مرنا جینا امینی ده هاتبو کشتن لپرسین وکرن تند تجیا کولانن بوی سدما مرنا بدهان کسان که پرانیا وان خۆپیشاندرن ل اندام هزن اولکاری جهنه. آژانس فرمیا نوچان ایرنا جسر زار دوزگر تهران علی صالحی درنگی سشم راگاند که جبو لکولینن لدور سدما مرنا نیکا شکرامی ل دادگاه تاوانان دوز هاتیه وکرن. فرمانا لیکولینه لسر دوسیه هاتیه داین و دوی درباره دا پیوانین پیویست تین ساندن. بریجی دوزگر گوتبو که 400 خۆپیشاندەر به مرجا کو کریارین خو دوباره نکن جگرتگاه هاتنه بردان. لوی تکس کر که کسین لدجی اولکاریان اجتماعی کار کرنه ده به بریارداری با آوائی که رشت و به نرمی دانستاندن بوان را بکرن. ناڕزاییە سەرتاسەریەکانی ئێران ماوەی زیاتر لە 2 هەفتەیە بەردەوامن. سەرباری کوشتنی زیاتر لە 100 خۆپشاندەر و بریندارکردنی هەزاران کەس و زیندانیکردنی زیاد لە 1000 کەس تا دێ خۆپشاندانەکان زیاتر زانکۆ و خوێندنگاکان دەگرێتەوە. سەبارەت بە کاردانەوە جیهانیەکان و پەرەسەندنی خۆپشاندانەکان لە سەرتاسەری ئێراندا فەرهاد فەلاحیمان لەگەڵایە. فەرهاد ئەم کاتت باش. فەرهاد دوایمین کاردانەوە جیهانیەکان بەرامبەر خۆپشاندانەکانی ئێران چین و هاوکات دوایمین پەرەسەندنی خۆپشاندانەکانیشمان بۆ باسکەی گرنگە.
ئاسۆ سڵاوتان دەبێ من ئەمەوێت لە ناوخۆی ئێرانەوە لە ناو وڵاتەوە لە ئێران دەست پێ بکەم خۆپێشاندانەکان هێشتا بەردەوامن لە نێوخۆی ئێران ئەتوانم بڵێم زۆربەی خۆپێشاندانەکان ئێستا لە زانکۆکان و لە قوتابخانەکانی ئامادەیی بەڕێوە ئەچێ لە وڵاتە هەروواکە لە دیمەنەکانە بینیمان و لە هەواڵەکانیشا باسی دێوەکرا ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بۆ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەشداری خوێندکارانی ئامادەیی کچانی خوێندکاری ئامادەیی پۆلەکانی ئامادەیی بۆ لە سەرانسەری ئێران لە شارە جیاجیاکاندا کە بەلادانی سەرپۆشەکانیان دروشە ماڵێنەوە خۆپێشاندانەکەن ئەبینن ئەو مامۆستایانەی کە کۆماری ئیسلامی ئەینێرێتە قوتابخانەکانیان بۆ ئەوەی کە وانیان پێ بڵێتەوە ئەگەر بزانن کە لە ئەنگلی کۆماری ئیسلامی ئەکەن خوێندکارەکان هەستاون بە دەرکردنی ئەو مامۆستایانە لە مەکتەبەکان و لەلایەن دروش مەڵێنەوە و لە دیمەنەکانە دەرەکەون کە چۆن مامۆستاکان لە قوتابخانەکانیان دەرەکەن ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە لە زۆربەی زانکۆکان لە شارە جیاجیەکانی ئێران بە تایبەتی شاری تارانی پایتەخت هەردوێنێ و ئەم ڕۆژ خۆپێشاندان هەبووە مانگرتن هەیە خوێندکارانی زانکۆکان ناڕۆنە پۆلەکانی خوێندن بۆ ئەوەی کە دژایەتی خۆیان بەرامبەر ئەو سەرکوتکاریەی کە هەیە لەسەر خوێندکاران و خۆپێشاندەرانی ئێرانی ڕابگەێنن لە هەواڵی پێشترمانە ئاماژەمان بە کوشتنی نیکا شاکەرەمی کرد هاوڵاتیەکی کچی تەمەن 16 ساڵانی خەڵکی پارێزگای خوراماباد کە بۆ سەردان لە تاران بووە لە ماڵێکی لە خزمەکانی لە 29 مانگی ڕابردوو بێسەر و شوێن ئەکرێت پاش هەفتەیەک تەرمەکەی لە گرتوخانەی کەهریزەک لە نزیک شاری تاران یانەوەی ڕادستی بنەماڵەکەی بکەنەوە پاش ئەوەی کە فشارێکی زۆرە خەنە سەر بنەماڵەکەی بۆ ئەوەی کە شتەکە میدیایی نەکرێتەوە باسی لێوە نەکەن ئەیانەوێت تەرمەکە ڕادستی بنەماڵەکەی بکەنەوە بەڵام دوای ئەوەی کە خەڵک لە پارێزگای خڕەماباد لە پارێزگای لۆڕستان ببورن کە ناوەندی پارێزگاکە کاتە خڕەماباد ئاگادار ئەبنەوە لە بارودۆخەکە هەوڵە دەن بڕۆنە سەر گۆڕستانی شارەکە بۆ ئەوەی کە خۆپێشاندان بکەن بەڵام هێزەکانی ڕژیم تەرمی نیکا شاکەرەمی تەمەن 16 ساڵان کە هەردوێنێ و پێرێ ئەبوو بە 7 ساڵی تەرمەکە دەدزن و لە شوێنێکی نادیار بە خاکی ئەسپێرن کە هەتا دێت سەرکوتکردنەکان لە ئێران زیاتر ئەبێت دوێنێ بە گوێرەی ئەو هەواڵانەی کە بە بەشی کوردی دەنگی ئەمریکا گەیشتووە ڕێژەیەکی زۆر لە چالاکوانانی مافەکانی مرۆڤ چالاکوانانی مەدەنی لە شارە جیاجیەکانی ئێران دەست بەسەر و بێسەر و شوێن کراون هەتا ئێستاشی زانیاریەک نییە لە بارودۆخی ئەو چالاکانە لە هەرێمە کوردیەکان بە هەمان شێوە لە دیمەنەکانە بینیمان کە چۆن هێزەکانی ڕژیم بە چەک و فیشکی ڕاستەوخۆ تەقە لە خۆپێشاندەرانەکەن ئەمە هەتا دێت ڕێژەی بریندار و کوژراوەکان لە شارە جیاجیەکانی ئێران بەرزتر ئەکاتەوە ئەتوانم بێم لە ڕوانگەی دەرەوە لێرە لە ئەمریکا و لە جیهان کاردانەوە هەبووە دوا بە دوای ئەوەی کە کاربەدەستانی ئێرانی ئەمریکا و ئیسرائیلیان تۆمەتبار کرد بەوەی کە لە پشت ئەم خۆپێشاندانانن و هەمووی پیلانی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی پاشکۆی ئەمریکا و ئیسرائیلن دوێنێ لە کۆشکی سپی کارین ژان پیر وتەبێژی کۆشکی سپی لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەوانێک سەبارەت بەوەی کە بەڕێوەبەرایەتی بایدن چی ئەکا بۆ پشتگیری خۆپێشاندەران لە ئێران وتی جا ئامانجی ئێمە وەک لە زاری سەرۆکەوە گوێتان لێبووە وەک ئەوەیە لە منەوە گوێتان لێبووە و هەروەهاش لە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانیەوە لە مسەکۆیەوە و لە زۆرێک لە کاربەدەستانی تریشمانەوە ئێمە پشتیوانی لە هەموو هاوڵاتیانی ئێرانی دەکەین کە بە ئازایەتیەکانیان بوونەتە هاندەر بۆ جیهان ئێمە بەردەوام دەبین لە پشتیوانیکردنیان ژنان و پیاوانی ئێران پێویستە مافی ئازادی ڕادەربڕین و کۆڕ و کۆبوونەوەیان هەبێت ژنان پێویستە بەبێی ئەوەی توندوتیژیان بەرامبەر بکرێت یان هەراسان بکرێن هەر چیەکی دەیانەوێت بیپۆشن دەبێت ئێران دەستبەرداری توندوتیژیەکان بێت دژ بەگەلی ئێران بەهۆی ئەوەی تەنیا دەیانەوێت ئازادی و مافە بنچینەکانی خۆیان ئەزمون بکەن بەردەوام دەبین لە هەڵوێست وەرگرتن و کارکردنیش بۆ پەرپرسیارکردنی کاربەدەستانی ئێرانی و هەروەهاش پشتیوانیکردنی مافی ئێرانیەکان بۆ دەربڕینی ئازادانەی ناڕەزاییەکان. هەر دوێنێش هاوکارمان سیروان قەچۆ لە بەشی کوردی دەنگی ئەمریکا لە وتوێژێکی تایبەتی لە ئۆفیسی سناتۆر کریس ڤان
هۆڵێن لێرە لە واشنگتن پرسیاری لێکرد سەبارەت بەوەی کە هەنگاوەکانی ئەمریکا چی دەبن بۆ سەپاندنی ئەو سزا نوێیانە بەسەر کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر سەرکوتکردنی خۆپێشاندەرانی ئێرانی سەناتۆر ئاوا وەڵامی دایەوە. Ez bi durustî nizanim ka pêngavên nû dê çi bin lê ev hemû bêguman ji encamê tûrebûnê ye li hember kuştina Mahsa Emînî. Hikûmeta Biden ji xwe berhinekiryar li dijî ewsaziya dibêjinê polîsê exlaqî encam dane û kesên dî ku dest heye di tepaserkirina xwepêşandanên aştiyane de. Evca ez bawer dikim hikûmeta Biden dê berdewam bi dûwan kes û saziyan bikeve ku beşekin ji torê ji navbirina nerazîbûnên aştiyane birêkên hovane. هەروە سناتۆر کریس ڤان هۆڵن لە وەڵامی پرسیارێکی سیروان قەجۆی هاوکارمان لەسەر ئەو هەنگاوە کرداریانەی کە ئەبێ بەڕێبەرایەتی بایدن هەیان بێت بۆ یارمەتیدانی خۆپێشاندەرانی ئێرانی وتی ئەمریکا هەوڵ دەدا دوو ئاراستەیەن هەمەڕەنگ پەیرەو بکە یا یەکێ وان کەسێن زۆرێ لە دژی خۆپیشاندانên ئاشتیانە بکارتینن بەرپرسیار بکە و جزایان لەسەر وان دانا و دێ بەردەوام ڕێکین هەژی ببینە. ji bo encamdana wê çendê û her niha gelek ciza û toleyên aborî li ser Îranê hene lê niha hewl hene kes û saziyên berpisyarî tepaserkirina xwepêşandanên aştiyane bibin armanc. Ya duan bêguman bi rêveberî hewl dida pitir rêkan bibîne ji bo wergirtina zanyariyên serbixwe û rast û durist ji xelkê Îranê. Ji ber vê yekê bi rêveberiya Biden bi fermî rêda kampanya gihandina internetê bêguman bi destxistina destgehan di nav Îranê de bê alozî û zehmetî nabin lê em digel hevbendên xwe li seranserî cîhanê kar dikin bi taybet li herêma Rojhilat ji bo başbicihkirina dezgeh û saziyên peywendiyên agihî û zanyariyan û li dawî ew bigehin gelê Îranê. بەڵێ ئاسۆ هەروەها سەناتۆری دموکرات لە وەڵامی پرسیارێک کە ئایا کاربەدەستانی ئەمریکا بەڕێبەرایەتەکەی بایدن ئامادەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئێرانی دانوستاندن بکات یان ڕاوێژ بکات لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی سەناتۆر ئاوا وەڵامی دایەوە. Ez bawer dikim divê Amerîka hêlek vekiriya peywendiyan bi civaka sivîla Îranê re hebe. Heta radeya ku em bikaribin peywendiyan bi civaka sivîl û komelên civaka sivîla Îranê re ava bikin. Eger tu pirsê ji min dikî ke eger bi rêveberî rêbazekê peyrew bike ji bo guhartina rejîma Îranî ez bawer dikim bi rêveberî rêkeka rast û li demê rast û durist daya pêşxwe. Digel wê jî eger tu berê xwe bidî destûdarê li ser erdê ez bawer dikim hikûmeta Biden bi awayekî pêtivî bersivê dide. بەڵێ ئاسۆ هەروەها سناتۆر کریس ڤان هۆڵن لە وەڵامی ئەو پرسیارەی هاوکارمان سیروان قەجۆ سەبارەت بە هێرشە موشەکی و درۆنەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بنگە و بارەکەکانی پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کورد لە ئێران کە لە هەرێمی کوردستان دان و مەترسیەکانی ئەو هەنگاوانەی ئێران وایوت. Eva xetera ew pêşêliya serweriya Iraqê dema hikûmeta Îranê sînoran derbas dike û êrîşan dike ser cih û xelkê di erdê Iraqê de. Welatên yêgirtiyên Amerîka bi eşkereyî dibêje divêt ew zêdegavî û pêşêliya serweriya Iraqê bi dawî werin. Bi tinê hikûmeta Îranê dê gazindê ji xwe bike dema xwepêşandanên aştiyane mezin dibin çunku ew ji ber zulm û zordariya wê ye li dijî gelê Îranê. Divêt ew wê zulmê nehinêrte nav Iraqê jî. Divêt em her karekî bikin ji bo parastina serweriya Iraqê. Bi giştî û zêdebarî maytêkirinên Îranê jî em êrîş û derbazkirina sînoran di nav Iraqê de ji aliyê Tirkiya jî dibînin. بەڵێ ئاسۆ کاردانەوەکان لە ئەمریکا زۆر بوون بەڵام لە دوێنێەوە لە دوێنێ نیوەڕۆ بە کاتی واشنگتنەوە سەرنجەکان زیاتر لەسەر ئەوروپا بووە لە دوێنێەوە پارلەمانی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەدایە و زۆربەی پارلەمانتارانی وڵاتانی ئەوروپی بەشدار لە یەکێتی و لە پارلەمانی یەکێتی ئەوروپا ئیدانەی
داپۆساندنی خۆپێشاندەرانیان کردو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەو کۆبوونەوانەی یەکێتی ئەوروپا لەسەر لێپرسینەوە بوو لە جۆزف بۆرڵ بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا کاردانەوەی زۆر جیاواز هەبوون. جۆزف بۆرڵ وەڵامی ئەو پرسیاری پارلەمانتارەکانی یەکێتی ئەوروپای دایەوە، بەڵام شتێکی سەرنجڕاکێش ئاسۆ ئەوە بوو کە نوێنەری سوید لە پارلەمانی ئەوروپا عەبیر ئەلسەحلانی ئەمڕۆ لە پارلەمانی ئەوروپا بە بڕینی قژی ئیدانەی ئەو هێرشانەی کرد کە کۆماری ئیسلامی ئێران دەیکاتە سەر خۆپێشاندەران. با پێکەوە دیمەنی ئەو کاتە ببینی. We the peoples and the citizens of the EU demand the unconditional and immediate stop of all the violence against the women and men in Iran. Until Iran is free, our fury will be bigger than the oppressors. Until the women of Iran are free, we are going to stand with you. Jian, Azadi, women, life, freedom. Herr Kolleginnen und Kollegen, es ist bei dieser Debatte sehr schwer. بەڵێ ئاسۆ ئەو دیمەنانەی کە بینیمان لە پەرلەمانی یەکێتی ئەوروپا بوو هەتا دێت کاردانەوەکانیش زیاتر دەبێت سەبارەت بەو بارودۆخەی کە لە ئێستا لە ئێراندایە. ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە ئەو وتوێژەی کە هاوکارمان سیروان قەچۆ لەگەڵ سەناتۆری دموکرات کریس ڤان هۆڵن کردوویەتی ئەمڕۆ لە پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا ئەتوانن بینەرانمان بە تەواوەتی کۆی وتوێژەکە ببینن. ئاسۆ دەگەڕێمە وڵاتە. بەڵێ زۆر سپاس فەرهاد. سپاس بۆ ئێوەش. سەرۆکی ئێرانê dibêje Amerîka û İsraîlê plana xwepêşandanan li welatê wî kirin da ku pêşveçûna Îranê rawestînin. Reîsî roja sêşemê di axaftinekê de li Perlemanê got çima dijmin, çima Amerîka û rejîma Sihyûnî li dijî gelê me welat û şoreşa me komplo û eftêkbirin çêkirin. Weke ku rêberê bilind gotiye welatê me ber bi pêş ve diçe û dijmin jî naxwazin welatê me pêş bikeve. Nerazîbûnin ku di encama kuştina Jîna Emînî de girtî geha polîsên exlaqiyên Îranê de derketibûn holê ev hefteya sêyem me ku li seranserî Îranê tevî tepeserkirina hikûmetê didomin. Televizyona dewletê ya Îranê ragihand ku hejmara kuştiyên pevçûnên tund tên di navbera xwepêşanderan û efserên ewlehiyê de dibe ku bigêje 41 kesan. Komên mafên mirovan hejmara miriyan zêdetir dane lê rêxistina lêborîneya navnetewî ku navenda wê li Londonê ye got ku wê 52 qurbanî belge kirine. بەڵێ هەر سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئێران و کاردانەوەکان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ڕایگەیان ئەمریکا سزای زیاتر دەسەپێنێت بەسەر ئێراندا بەهۆی سەرکوتکردنی کوشندەی ئەو ناڕەزایەتیانەی کە بەهۆی کوژانی ژینە ئەمینیەوە سەری هەڵداوە. بەهۆی کوشتنی ژینە ئەمینیەوە شەپۆلی تووڕێی و ناڕەزایەتیەکان سەر لەبەری شارەکانی ئێرانی گرتەوە لە کاتێکدا ئێران لە ماوەی نزیکەی 30 ساڵدا خۆپیشاندانی ئاوا سەرتاسەری بەخۆیەوە نەبینیوە. ئەم خۆپیشاندانانە بەڕادەیەکی بەرفراوان دەوڵەت دەستی کردووە بە سەرکوتکردنی خەڵکانی ناڕازی و بەو هۆیەوە دەیان خۆپیشاندەر کوژداون و سەدانی دیکەش بریندار بوون و هاوکات زیاتر لە 1000 کەسیش دەستگیر کراون. سەرۆک بایدن وتیشی بەردەوام دەبین لە لێپرسینەوە لە بەرپرسانی ئێران و پشتیوانی لە مافی ئێرانیەکان دەکەین کە بە ئازادانە ناڕزایی دەرببڕن. هەروەها بایدن وتیشی بە توندی نیگەرانە لە راپۆرتەکان سەبارەت بە تاوسەندنی سەرکوتکردنی خۆپیشاندەران و وتی واشنگتن پشتیوانی لە هەموو هاوڵاتیانی ئێران دەکات کە بە ئازایەتی خۆیان ئیلهامیان بەخشیوە بە جیهان. گروپەکانی مافەکانی مرۆڤ زۆر نیگەرانن بەرامبەر سەرکوتکردنی خۆپیشاندان و کوشتن و زیندانیکردنی ئازادی خوازانی ئێران. Berpirsê siyaseta derva ya Yekîtiya Ewropî Josep Borrell roja sêşemê got Yekîtiya Ewropî ji ber kuştina Jîna Emînî û tepeserkirina xwepêşandanên li seranserî welêtê cezayan li ser Îranê dide berçavan. Borrell ji Parlemana Ewropî ra got em ê bi berdewam bin li ser hemû bijardeyên li berdestê me. Di nav de jî pîvanên stînordar ji bo çareserkirina kuştina
محسا امینی و آوای و هیزن اولکاری بین ایران بوی آوای برسفدانا خوپشاندانان ددن وی گوت مبستا ویج پیوان سینوردار او جزانه لە کاتێکدا خۆپیشاندانەکان لە سەرانسەری جیهاندا بەردەوامن دژی کوشتنی ژینە ئەمینی و دەیان خۆپیشاندەر لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە کوژراون هاوکات خانم ئەکتەرێکی هۆلیوود نازنی بنیادی کە بەڕەچەڵک ئێرانیە و باڵێزی لێبوردنی نەدۆڵەتیە داوا دەکات کاری زیاتر بکرێت بۆ پاراستنی مافەکانی ژنان لە ئێران. ئەم ئێستێرە سینەماییە کە ئێستاکە تەمەنی 43 ساڵە ئەو کاتەی لەگەڵ خانەوادەکەیدا لە تەران هەڵهات تەمەنی تەنها 20 ڕۆژ بوو. لە چەند هەفتەی ڕابردوودا دوای کوشتنی ژینە ئەمینی دەنگێکی زوڵاڵ بوو لە هەڵمەتی دژی ڕژێمدا هەل لە سەرەتاوە تا ئێستاکە. آجانسا فرمیا نوچانا ایران روجا چهارشنبه راگهاند که ولاتی امریکی باقر نمازی ج ایران درکتیه و ویدیو اک بلاف کرد که تدا خویاد که او لگل زلامکی به جلو برگن عمانی لبالا فرق تایبت سوارد به ویدیو نشان دا چاو او ده هلکشاندنا پلاین بالا فرق زحمتیان دبینه لگوری مال پرا فلای تریدر 24 جه هری داوی یا یه بالا فرق دکاره لسر باجار یزده یه ناوند ایرانی وره دیتن وزارت دروی ایرانی لسر مال پرا خواه راگهاند که عمان روجا سیشم سپاسیا ایران کرد بو را دستکرنا ولاتی امریکی نمازی 85 سالی کار به دسته کی بره نتوین یکرتی بو ولاتی بونا امریکی و ایرانی هیا و یک ج 4 امریکین ایرانیه دناو دجی کوروی سیاماک جی کو ل ایرانی هاتبو گرتن آنجی درکتنا وی ج ولات هاتبو قدخه کرن نمازی د سال 2016 ده ل ایرانی به توانباریا هفکاریا به حکومت که دجمن را هاتبو گرتن و 10 سال جزای گرتیگه لی هاتبو برین د سالدارین ایرانی د سال 2018 ده او جبر صدمین پزشکی سربست بردان و د سال 2020 ده دوسیاوی هات گرتن جزای وی گوهرت بو دما هاتی خدمت کرن لی او ج درکتنا دروی ولات هاتبو قدخه کرن واشنطن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆراندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. ئاڵۆزە سیاسیەکانی عێراق بوونەتە ئاڵنگاری و بربەست لە بەردەم پێکەنانی حکومەت و یەکلایکردنەوەی ناکۆچیەکان کۆمەڵگەی نێودەوڵەتی و هاوڵاتیانی عێراق داوان لێ دەکەن هەرچی زووە حکومەت پێک بهێن و ئاستەنگەکان بڕەوێنەوە سەبارەت بۆ پرسا بەڵێن ساڵحمان لەگەڵایە بەڵێن دواترین پەرەسەندنەکان بەکوێ گەیشتون لە پرۆسەی پێکەنانی حکومەتی عێراقە. ئاسۆ یەکێک لەو پەرەسەندانەی کە هەیە سەرۆکی پەرلەمانی عێراق لە ئێستادا کەوتۆتە ژێر فشارێکی زۆرەوە بەوەی کە دەبێت دانیشتن بکە بۆ هەڵبژاردننی سەرکۆماری عێراق لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دەڵێن لەگەڵ ئەو پشتیوانیەشدا کە کردویانە بۆ حەلبوسی بەڵام هەتا ئێستا هەوڵی ئەوەدا کە کاروبارەکان لەناو پەرلەمانی عێراقدا دوابخاوە وادەیەکیان بۆ داناوە هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن تا ناوەڕاستی ئەم مانگەیە هەندێکی تر دەڵێن لەوانەیە بگاتە 20 بۆ 22 ئەم مانگی دەیە بۆ خۆ دەزانی ئاسۆ ساڵێک تێدەپەڕێ بەسەر ئەو هەڵبژاردنە پێشوەختەی لە عێراقدا کرا هەتا ئێستا نەتوانراوە حکوومەت پێک بێنرێ پێکنێنانی حکوومەتیش دەگەڕێتەوە بۆ ئەو ناکۆچی و ناتەبایی کە لە ناو ماڵی شیعەدا دروست بووە هەرچەندە ئاماژەش بەوە دەکرێت کوردەکانیش لە هەرێمی کوردستانی عێراق بەشێکن لەو گرفتە لەبەرەوەیە تا ئێستا نەگەیشتونەتە سەر بڕیارێکی یەک لە کەرەوە بۆ هەبوونی
کاندیدێکی هاوبەش یا بە چەند کاندیدێک بچن هەڵبژاردنەکەی پەرلەمانەوە بۆ دەستنیشانکردنی سەر کۆماری عێراق. بەگشتی ڕەوشەکە زۆر ئاڵۆز بووە و پێش ناچێت تەنانەت ئەگەر دانیشتنی پەرلەمانیش بکرێ بتوانن بگەنە ئەنجامێک. زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن لە ناو بەغداوە کە تەنانەت دەگەر سەر کۆماری هەڵبژێرێ ڕەوتی سەدر بۆ نمونە مەرجنیە بەو کاندیدەی کە لایەنی چوارچەوەی هەماهنگی پێشنیازی دەکات تا حکوومەت پێک بێنێ ڕەوتی سەدر قایل ببێ. ڕەوتی سەدر لە ئێستادا شەقامی بە تەواوەتی لە ژێردەستە هەوڵیش دەدا لەگەڵ کۆمەڵە و لایەنەکانی ناو ئەوەی لە عێراق بە شۆڕژگێڕانی تشرین ناسراون لەگەڵ ئەوانەدا کاریگەری هەبێ هەرچەندە چەند ئاماژەیەک لە ئارادایە کە تشرینیەکان نانەوێت ڕەوتی سەدر ببێ بە سەرۆکاری کاروبارەکانیان. بەڵێ هەڵبەت یۆنامی ڕۆڵیشی گرنگی هەیە لە پرۆسەی سیاسی عێراقدا و ڕۆژی سێشەمەش جنین پلاسخارد لە بەردەم ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکاندا باسی لە ڕەوشی عێراق کرد. ئایا هیچ پرۆژەیەکی بۆ چارەسەرکردن خستە ڕوو؟ ئاسۆتوانین بڵێن لە ماوەی ئەو 22 خولەکەی وتارەکەی کە پێشکەشی کرد بۆ ئەنجومەنی ئاسایش تەواوی ئەو 22 خولەکە خۆی لە خۆیدا دەبێتە پرۆژەیەکی زۆر گەورە و گران بۆ عێراقیەکان. پرۆژەکەش لەسەر بنچینەی ئەوەیە کە بەرژەوەندی عێراق بخرێتە پێش بەرژەوەندی حزبە سیاسیەکان وەلایەنەکانەوە. بنەبڕکردنی دیاردەی گەندەڵی هەر هیچ نەبێ کەمکردنەوەی ئەم دیاردەیە بە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دانا بۆ ئەوەی کە عێراق کەوتۆتە ناو ئەم ڕەوشەوە. خاڵێکی تر کە زۆر گرنگە و دەکرێت وەکو بەشێک لەو پرۆژەیە تەماشای بکرێ ئەویش ئەوەیە دروستبوونەوەی متمانە لە نێوان لایەنە سیاسیەکانی عێراقیدا. بەڵام وەکو خۆت دەزانی ئەو متمانەیە کەوتۆتە سەر کۆمەڵی فاکتەر یەکەمیان و لەسەر و هەموو شتێکەوە دەستبەرداربوونی عێراقیەکانە لەوەی کە ببنە بەشێک لە کارنامەکانی وڵاتانی دەوروبەر و هەر یەکەیان ببێتە خاوەنی بەرنمەیەکی عێراقیانە لە پێناو ئەو بەرژەوەندیە گشتیەی کە جنێن پلاسخارد باسی دەکات. بڵێن هەڵبەت دۆسەی سەروەری و هەروەها دەستێوەردانەکان لە عێراقدا بە تایبەتی ئێران و تووشیا چەند کاریگەری هەیە بەسەر ئاڵۆزیە سیاسیەکانی ئێستاوە. بێگومان ئەمە هەروەکو ئاماژەمان پێکرد ئەمە بەشێکە لە گرفتە هەرە سەرەکیەکەی عێراق لە ئێستادا وڵاتی عێراقی دەوڵەتی عێراق ئەکرێ بگوترێت سەروەریەکانی خۆی لە دەست داوە. نەتوانای ئەوەی ئاسمانی وڵاتەکە کۆنتترۆل بکە، نەتوانای ئەوەی هەیە کە خاچی وڵاتەکەشی بە تەواوەتی کۆنتترۆل بکە. کۆماری ئیسلامی ئێران هەر لە هەر کاتێکا بێ بە درۆم بێ یا بە موشک بێ یا بە تۆپخانە بێ بردومانی هەم هەرێمی کوردستانی عێراق دەکا و هەم ناوچەکانی توری باکووری عێراق دەکات. تورکیا بە هەمان شێوە. تورکیا زیاد لە 25 بنکەی لەشکری جێگیری هەیە لە ناو خاچی عێراقدا. هەتا ئێستا عێراقیەکان نەیانتوانیوە کارێکی وا بکەن، کارتێکی فشاریان هەبێ تا بتوان بەرەنگاری ئەم جۆرە ڕفتارانەی وڵاتانی دراوسێ ببنەوە. هەتا عێراق نەبێتە خاوەنی سەروەری خۆی ناتوانێت تەنانەت زاڵ بێ بەسەر قەیرانەکاندا. بەڵام ئاسۆ لێرەدا خاڵە گرنگەکە ئەوەیە ئەمە بەرنامە و کارنامەی ئەو وڵاتانەیە پرسیارەکە لەوەدا ئەی ڕێبەرانی حزبی سیاسی لە عێراقدا بۆچی ئەم ڕفتارانە قبول دەکەن و شکۆی هاوڵاتی عێراقی دەشکێنن. بەڵێ زۆر سپاس بڵێن هەربژین. پرسیارێکا کۆنتترۆلکردنا کامپا هۆلێ یا گرتی چەکدار و ئالیگەرên malbatên Daişê berdewame di demekê da ku hin welat gavên biçûk ber bi wergirtina welatiyên xwe yên Daişî davêjin, berpirsên Kurdên Sûriyê dibêjin pêwîst e bi pêwîstiya wan bi alîkariya civaka ravnetewî heye. Ji bo çareserkirina pirsîrêkên van girtiyan û çarenûsa kampê bigiştî. Ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha peyemnêrê me Zana Ömer ji Qamişloyê bimeraye. Dem baş zana te çi nûçeyên nû li dor vê mijarê hene?
بله دم باش صالح شخوا نوچه حری گرم افگو استرالیای راگهاندیه گو اوی 12 مالباتن چکدارن داعشی هم ولاتین استرالی و گو هزینه جی کامپا روش یا گو دکوه نافچه دیرکی شخوا او 12 مالبات جن وزاروکن و ورن و گو هستن ولاتکی سیم ولاتکی میواندار و دمکی دلوی داری ببینن و نه دایرکت ورن و گراندن جبو استرالیا او دما گلوی داری جی ببینن دی و مرسلی لی پرسینه و لی کولینه هم دواره حتی کیجان راده حتی کیجان آسته اوانا جن و مترسیدار بین لسر جواکا خویده یا استرالی حتی کیجان راده زرار گهشتیه وان زاروکان روشوانی تندرستی ساغلمیه چاوایه باش رده بیلیار ورستندن جبو و گراندن وان ولاتی وان اف لگوری شوپینران یکم جاره گو بله باشه زانا اولات یعنی تا آگاهی هنل دور اولات سیم و کیبه و گلو چما استرالیان اول پرسینو اب بجن و کورین بوان را لنوا کامپی بوان را نکرن چما وان و گوهزن ولات کی سیم جخوا او ناوی ولاتی نهاتیه دست نشان کرن نهاتیه گوتن اب آگاهی هم جالیه هن استرالی شوپینر هاتن اشکره کرن دهن راپوران ده هاتا گوتن مجی وقدنگ امریکا چافکانیه که جری وبریا خسر اب آگاهی تکس کر اولات هات گوتن گوش و روجلاتا ناوینه لی ناوی ولاتی نهاتا اشکرن مجی پرسی چما لهناوا کامپی ده اف چنابه لگوری گو آگاهی بردست دبیجن گو او شرط و مرج ده سر دو آستان پیدا نابن یک جی شرط و مرجن دهندری کامپی ده زحمتن لآلیه کیدن بملی خوی قانونی و گریداییه جبر گو حتی نها ریوبریا خسر وک ریوبری نهاتیه اریکرنج جواکا نابنتوی وک راوابونه که جبر ویجی سدمن قانونی هنه دبا گو جدر وی چارچوویا حتی کوالسیون توی و استرالیا گاوکی وک حکومت باویجی جبر ویجی دوابه ل جیکی دن یعنی نل استرالیا نل باکر رجلات سوریه المولات کی میواندار لرجلات ناوین لگور هند تخمینان یا حری گو نزیک الویدری اف کار وری کرن ور وگوستن و عراقی به باشه زانا اگر اف یک بسر کهوه و دیاره وکو ام ببیجن دریه کی یاسایی ورگرتنا وان ام ببیجن داعشین ولاتین بیانی را وره وکرن هرچندی که اف پرسکریک اگه یاسایی دم دریجه و دمت دبیجی انجی ریوبریا خسر او گشبینه که اف دریه جی ولاتین دراجی که بعینی بشیوه استرالیا او جی ولاتین خو ببن ولاتکی سیمو لی پرسینان ور بوان را بکن جخوا اف پرزگریک کی نافخویی ولات رجلاتی بریا گو پرزگریک کی دمل خوی قانونی دبه پارتین د سلادار د حکومت ده جوی گاوی بترسن گو باویجن دا گو اپوزیسیون وی ولاتی جاره کدن و مجاره بک وک مجاره کی هل بجارتنه جبر ویجی پر به بشوایه کی هدی و گاوین بچوتین هلوستن يعني امبيجن هلوستك جشتيه ولاتن اوروبا درباري وگراندنا مالباتن همولاتين خوين داعش باكر رجلات سوريا نو كيفن نمونه هلوستا فرنسا ويا بريطانيا جدايج هلوستا استراليا يا المانيا نمونه وك بريطانيا هجمارك جمالباتن بريطانيه جو تبري داعش بنا وك شميمه وك ايدن افانا جي ما في خوني همولاتي هاتنا دورخستن ايدي حكومتاوي ولاتي دبيجي افانا نما همولاتيين بريطانينا فرنسا جي همان دميده لي برسغريك دي بتايبتي دملي زاروكا دغو دبيجن اف مجارك مروفي او ريخستن ما في مروفان بتايبتي ما في زاروكان تشارك بمزن لحكومات ولات اوروبي دكن داكو وان زاروكا وغرينن استراليا افغاف افيد وك نمونه بشتي نوچيا والرابورا هيومن رايتس ووش درباري زاروكن تگرتيگاه صناعه ده دوی دریده زاروکه کی استرالی جبر شرط و مرجن دهندری وان گرتیگاهاته مر اف یک جی بو سدمه گو فشارک پر مزن لسر حکومت استرالیا بکرن او حکومت استرالیا اف بریار دای
بله زانا عمر پامنێرێ me tişxamişlo me re bû gelek spas. برنامه هفترنگ برنامه هنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و دبم گرکی ناو اختی چاندو هنرا رنگی بمرانه. سەرۆکی ترکیە ڕەجەب تایب ئەردۆغان ئیرۆ چارشەمێ لە پارلەمانە ترکیە ئاخافتنێک پێشکەش کرد و تێدا رەخنە لە جهپ و پۆزیسیۆنێک کرد لە دۆر یاسایەکە حیجابێک و جهپ پێشنیار کرد بوو. ئەردۆغان هەروەها بەحسا پرسگirêka کورد کرد. ji bo agahiyên bêhtir divê derbarê de niha peyamnêrê me ji Enqerê Eyûb Demîr bi me re ye. Dem baş Eyûb pêşniyara CHP divê derbarê de çi ye û Erdoğan çi dibêje? Salih CHP pêşniyareka laçikê kir. Yani ji bo ku tedî li Tirkiye demekê rastî pirskirêk bû paşê wata ku AKP hate serkar ev hinekê rakirin. Lê divê demê de AKP zêdetir vana ji bo hilbijartinê bi kartîne CHP dibêje. Ji bo wî jî em jî dixwazin ku di warê qanûnî da êdî laçik were parastin û ev ji rojevê derkeve. Duh ji xwe dan parlamentê CHP viya lê îro jî daxuyaniyeka Serokkomarê Tirkiye Recep Tayyip Erdoğan hebû. Di grupa civînê de Erdoğan diyar kir ku heke hûn dixwazin warê qanûnê da bêguherandin em jî dibêjin ku bi qanûnê eviyan nayê parastin werin em di zagona bingehîn da bigorînin. Yani ev babet ana dikarin bêjim ku yani Türkiye beri bi hilbijartinê va diçe wisa dixuye ku di rojava hilbijartinê da an jî rojava siyasetê da wê rojên pêçî da jî zêdetir derkevin pêş. Ana AKP yani an jî Serokkomarê Tirkiye diyar kir ku ew ana geleleyekê amade dikin wê pêşkêşî parlamentoyê bikin heke CHP di rastî bi dil dixwaze ku gorankarî çêbe bila werin di warê qanûna bingehîn da viya pesend bikin. باشه ایوب دیسا راستی اردوغان بله ایوب از خوازم وی بپرسم یعنی گریدانا وی که ام ببیجن اف یاسیا حجاب و پیوانین لدور دانینا حجاب لترکیه گریدایی به تشتن کل ایران دبن راست گریدایی به هلبجارتن ترکیه مثلا که کفنا لترکیه چیت کاری چه وی درباره ده بیجی Yani realida pirskirêk ew bû. Demekê wata ku sistema Kemalizm hatiye damezdirandin heta dema AKP jî rastî bivênevê li ser hin kesan yê ku laçik dida serê xwe pêşkêşê hebû. Yani nikaribû baba karmendekî dewletê bi laçik bi derbasî hundir bibe, bi laçik derbasî zankoya bibe an jî ciyekê bibe. Wata ku AKP hate serkar evana tevayî bi şiklekî nû derkete pêş. Edî em bêjin diwarê fermî da jî dikarin bigirin. Lê ana AKP dibêje ku mev anî wek tiştekî stratejiyeka hilbijartinê bikartîne. Ji bo wî jî ana CHP dixwaze pêşiya ya bigire. Di aliyê din da jî dîsa Erdoğan di qesedana xwe da tiştekî din jî behs kir. Yani got ku derketine dibêjin ku mesela Kürt mesela Kürt mesela Kürt dibêje ew dijî mesela çareseriya mesela Kürt bûn me xwast û em yani beramberî dijetiya wan me gorankarî çêkir mesela Kürt êdî tune di kabîneya me da jî ji xwe du Kurd heye. باشه دوی درباره دا تشتکی نو د درباره پرسکریکا کوردا گود لی تنه رخنه بون جبو اپوزیسیونی Yani rexne diyar kir. Yani rastî van demên dawî da Erdoğan herî zêde demên berê da tiştê ku digot ana rastî inkar dike dibêje ku berê digot mesela Kurd heye ana dibêje ku me ew çareser kiriye. Lê rastî em dibînin ku di warê çareserkirinê da gelek partiyên opozisyonu an jî hin partiyene nêzî desthilatiyê hin em bêjin parlamenterên AKP em gel wan jî qise dikin yekû Kurdin dibêjin ku di warî da çareseriyek çê nebiye. Lê Erdoğan ana siyaseteke wisa dide pêşiya xwe ku dibêje mesela Kurd çareser biye êdî mesela Kurd da vî da hiç tiştek nemaye. Belê peyamnêrê me Eyûb Demîr tu ji Enqerê me re bû gelek spas bu demate. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.
دوای تێپەڕبوونی سەر ڕۆژ بەسەر بڕیارەکەی دادگای ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی دۆسیەی مافی لەبەربردنی کۆرپەلە کە بڕیارێکی گرنگی ساڵی 1970 بوو. ئەم بڕیارە مافی لەبەربردنی کۆرپەلەی لە سەرانسەری وڵاتەکەدا کرد بە مافێکی یاسایی. سەرۆک جۆ بایدن ڕۆژی سێشەمە هۆشداریدا لەوەی کە کۆماریەکان هەڵوێستە توندەکانیان دوو هێندە کردووە بەرامبەر قەدەغەکردنی فیدراڵی لەبەربردنی کۆرپەلە. هەروەها بایدن ڕاشیگەیان کە کۆشکی سپی هەروە دانانیشێت و ڕێگە بە کۆماریەکان نادات ئەو کارە بکەن. بایدن و جێگری سەرۆک کامالا هەرێس ڕۆژی سێشەمە لەگەڵ چەند وەزیرێکی کابینەکە و بەرپرسانی دیکەی باڵا کە لەگەڵ پزیشکەکاندا لە سەرتاسەری وڵاتەکەدا کۆبوونەوە سەرۆک بایدن هەوڵ دەدات پرسە کە تا هەڵبژاردنەکانی ناوەڕاستی خولی سەرۆکایەتی بهێڵێتەوە و بەردەوام بێت لە فشارەکانی لە کاتێکدا دیموکراتەکان هیواخوازن پارێزگاری لە تاوسەندنی تووڕێیەکان بکەن لەو بارەیە و بەکاری بهێنن بۆ ئەوەی کۆنتڕۆڵی کۆنگرس بکەن. لەباربردنی کۆرپەلە لە ئێستادا لایانی کەم لە 4 ویلایەتدا قەدەغەیە. هەندێک ویلایەتی دیکەش قورسایی توندی سنووردارکردنیان لەسرە لەو بارەیەوە. ئەمریکا ڕاگەهاند کۆ ئەو 625 ملیۆن دۆلار ئالیکاریە لەشکریە دن پێشکەشی ئوکراینایە دکە. پاکێتەکە کۆ سیستەمین موشەکن پێشکەفتی یەن دنجی بەدەحاوینە ji بۆ ئالیکاریە لەشکری یا وی وڵاتی دشەرێ بە رووسیای را بەهێز بکە. سەرۆک جۆ بایدن پەیوەندیە سبێ یا سێشەمێدا بە سەرۆکی ئوکراینە ڤلادیمیر زێلەنسکی را پاکێتا هەری داوی کۆ تێدا سیستەما ڕۆکێتن پێشکەتی یەن تۆپ ئاڤێژان هێمارس ببورن جەبلخانەیەن سیستەمن تۆپ ئاڤێژان و وەسایتên zirxî vedehewîne berfireh kir. Lora Cooper cîgera alîkarê wezîrê berevaniyê ji bo karûbarên Rûsya, Ukrayna û Eurasya di civîneke çapemeniyê de got ev pakêt dê şiyan û cebelxaneyên zêde ji hêzên çekdarên Ukraynayê ra peyda bike ku pêwîst e ew li rojhilat û başûr pêşketinên xwe biparêzin di nav de topavêjên bêhtir. Serkirdeyên Amerîka û Ukrayna roja sêşemê axiftin di demekê de ku encûmena bilinda Rûsyayê roja sêşemê bi fermî tevlêkirina beşên axayê Ukraynayê pejirand piştî referandumên ku Ukrayna û hevalbendên wê yên rojavayî wekû sextekarî binav kirin. سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا ئۆرسالا ڤاندەرلینگ ڕۆژی چوارشەممە پلانی وەرزی زستانەی یەکێتی ئەوروپای خستە ڕوو سەبارەت بە وزە و سوتەمەنی لە کاتێکدا بەهۆی شەڕی ئۆکرانیا و گەمارۆکانی سەر رووسیا و دابینکردنی وزە و سوتەمەنی لە سەرانسەری کیشوەرەکەدا لە مەترسیدایە. ڤاندەرلین وتی شەڕەکە پێیناوەتە قۆناغێکی نوێوە هەروە وێشێتیەکەی یەکێتی ئەوروپا پشتگیری ئۆکرانیا دەکات تا ئەو کاتەی کە پێویستێتی. ئاجانسا نوچەیەنە دەولەتە رووسیا تاس ڕاگەهاند کۆ سەرۆکی ئاجانسا ناونەتەویە ئەنەرژیە ئاتۆمی IAEA ڕافایل گرۆسی ڕۆژە چارشەمێ گوت دەبە ئەو جارێکە دن سەردانە سنتراڵە ناڤۆکیە زەپۆرێژە کۆ دەبن کۆنترۆلە رووسیایدا بکە. تاسێ ڕاگەهاند کۆ گرۆسی دێ کۆمەها بۆری سەرۆکتیە شاندەکە IAEA لە سنترالی کرد بوو گوت ئەوێ لەسەر ئاواکردنا هەرێمە ئەولە لە دۆر سنترالی گوتوبێژ بکە. هاوکات بەپێی راپۆرتەکانی فەرمانڕەوایی ناوچەکانی کیف ئەمڕۆ ڕانگەیان لە ئاکامی هێرشێکدا بە فڕۆکەی بێفڕۆکەوانی دروستکراوی ئێران کەسێک بریندار بووە. ئۆلێکسی کۆلیبیا لە سۆشیال میدیا ڕایگەیاندووە لە شەودا دوژمن بە فڕۆکەی بێفڕۆکەوانی جۆری کامیکازی ئێرانی کە جۆری شەهید 136 هێرشی کردوتە سەر ئەو شارە کۆلیبیا و تووشێتی هێرش و تەقینەوە لە شارۆچکەکەدا ڕوویداوە و کە 100 کیلۆمەتر لە باشووری کیفەوە دوورە. ژمارەی دانیشتوانەکەی پێش جەنگەکە نزیکەی 200,000 کەس بووە. وتیشی کەسێک بریندار بوو و
چەندین دامەزراوەی ژێرخانی ئابووری زیانیان بەرکەوتووە. فەرماندەی ئۆپراسیۆنی باشووری سوپای ئۆکرانیا لە تەلگرامەوە ڕایگەیان دوێنێ شەوی ڕابردوو 6 فڕۆکەی بێفڕۆکەوانیان لە هەمان جۆر خسۆتە خوارەوە بەبێ ئەوەی وردەکاری شوێنەکان دیاری بکات. بە گوێرەی میدیاکانی ئێران سەدان فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆی ڕادەستی رووسیا کردووە سەرڕای هۆشداریەکانی واشنگتن کە هاوپەیمانی کیفە و نەیەڵێت ئەو فڕۆکانە ڕادەستیان بکرێت. لە وەرزی هاوکات بابگەڕینەوە بۆ هەرێمی کوردستان. لە وەرزی پاییزدا بازاری ڕۆشنبیری تەوێڵە لە دەڤەری هەورامان بە درێژایی وەرزی پاییز گەشتیارێکی زۆر کۆ دەکاتەوە. بەرهەمی پاییزی هەورامان لە بازاردا دەفرۆشێت. زوربەی ئەو بەرهەمانە لە بێسانەکانی هەورامانەوە دێ و بەشێکی دیکەشی لە ناوچە جیاجیەکانی هەورامانەوە دەهێنرێت و لە بازاردا دەفرۆشێت. کەس هەیە گوێزی هەورامانی نەخوارد بێت؟ بازاڕی پاییزەی هەورامانە بەروبوومە پاییزی و هاوینیەکان هێنراونەتە بازاڕەکە و ئامادە دەکرێن بۆ کڕیاران کە گوێز دیارترین بەرهەمە لەم وەرزەدا. پاییزان خەریکی گوێزین و تومان هەیە و ڕۆبەنار ئەو شتانە سەرەکیە هەنار و ئەتر گوێزەکەی سەبێکە هیوە جوانە و ئەوە پاکیەکەین و تاوش وەڵا ئەمساڵ لە پار چاکترە جوانە ماشەڵا گوێزەکەی گەورەیە و جوانە. فرۆشارەکان قەیسی و تو هەرمێ و گوێز و ترش و بادام و چەندین خواردنی دیکەیان ئامادە کردووە. ساڵانە لەم وەرزەدا کڕیارێکی زۆر ڕوویان لێدەنێن. شتەکان زیاتر شتەکانی ئێمە کوردەواریە، گوێزە، تووە، وەختی هەنار بێ هەنارە، هەرمەیە، ئەو شتانەیە، قەیسیە. تر بەعزێ شت هەیە ئەم وەرزە وەختی ئێستا زیاتر وەختی گوێزە. لای ئێمە ئێستا ئەمە توی تەوێڵەیە، توی سۆسەکانە، هی بەڵخەیە، هی بیارەیە بڵێن، هی ئەم مەنتیقەی خۆمانە. گوێزیشە عینەشت بەس گوێزەکە بڵێن ئەوەنە زۆر نییە بەروبوومەکەی تەوێڵە بڵێن بمێنێتەوە بۆ ساڵێکیکە. بەشێک لە ژنانی هەورامان سنووری ئێران دەبڕن و دێنە خوارەوە بۆ بازاڕەکە. ئەوانیش بە دەرفەتی دەزانن بەرهەمەکانی خۆیان ساغ دەکەنەوە. گیان نوچەوە ئەمێنە بازار و تەوێڵێ و ئەمێنە کچە و کلیچی ماردنی مرەش و شاو پێخەرجیم و ملوەوە و ساق و سەلامەت و نیشەچمە و ڕێشونەوە تالا کاکە ئاواتی و ئاریشەم نیشوەرە. هاوڵاتیان و گەشتیاران بۆم وەرزە جگە لە سەردانی هەورامان بۆ بینینی دیمەنە پاییزیەکان دێنە بازاڕەکە و لەگەڵ خۆیان بەرهەمەکان دەبەنەوە بۆ وەرزی زستان. ئەگەڕێتەوە بۆ ئەو شتە کوردەواریانەی کە لێرە لە مەنتقەی هەورامان ئەم شتانە دەفرۆشێن بەهۆی هاتنی ئەو گەشتیارانە لە شارەکانی وەکو کەرکووک و هەولێر و سلێمانی و تا گاتە جنوبیش خەڵک سەردانی ئەم شارۆچکەی تەوێڵەکە هەورامان دێ بۆ شتکڕین و بۆ سەیران و بۆ گەشتیا وەختی کە ئەگەڕێنەوە تر هەر کەسێ و شتێ لەم شتە کوردەواریانە ئەکڕێ بۆ ماڵەوە. تەوێڵە لە هەورامان و بازاڕەکەی لە هەموو وەرزەکاندا گەشتیاری تایبەت بەخۆی هەیە. جوانی سروشتی ناوچەکە و وەک کڕیاران دەڵێن باشی مامەڵەی خەڵکی ناوچەکە وای کردووە لە هەموو وەرزەکاندا هەورامان جمەی بێت لە گەشتیاران. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان. داستانی پڕ لە گێژاوی کڕینی تویتەر لەلایەن ئیلان ماسکەوە جارێکی دیکە ڕۆژی سێشەممە دەستی پێکردەوە و کۆتایی هات. دوای ئەوەی بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیایی تێزلا پێشنیاری کڕینی تویتەری کرد کە لە سەرەتادا ڕێکەوتبوون لەسەر ڕێکەوتنەکەی سەکرا بوو کە بە 44 ملیار دۆلار بیکڕن. ئیلان ماسکە گۆڕانکاریێکی سەسوڕهێنەری لە تویتەرەوە ئەنجامدا و وەک هەموو جارێکی لە نامەیەکدا بۆ تویتەر ئاشکرای کرد ئەو نرخی ئێوێ بەر لەوەی لە ویلایەتی دەلەوەر دەست بە دادگای کردن بکرێت لە نێوان ئەو دوو کۆمپانیایەدا.
بله بینر هجال لور کرد کنکشن ایرو بداوی هات تاجر کدن سلافین هفکاری من آسو جبار و من جبوا هر شادو بختور بن هەر شاد و بەختەوەر بن.